زای چۆنە من پێم وایە کە مەسەلەی برسیکردنی خەڵکی غەزا بە دیعایە و بە درۆ و با بڵێن پینۆپەڕۆکانی دەوڵەتی ئیسرائیل داناپۆشێ. ئەمە ڕاستیەکە کە بەشێکی زۆر لە دەستگاکانی ڕاگەیاندنی ڕۆژاوا خۆی لە ئەمریکا و لە ئەوروپا باز لە برسیکردنی خەڵکی غەزاکەن. بەشێکی زۆر لەوانە هەڵسوڕاوان و چالاکوانانی با بڵێن بەرگری لە مافەکانی مرۆڤ هەڵسوڕاوانی کۆمەلگای مەدەنین کە لە ئەوروپاوە چوونەتە غەزە و لەو مەنتیقانە بڵێن لە سەر سنوورەکانی غەزە چوون راپۆرتی ئەوە نەقڵەکەن کە بە هیچ شێوەیە ڕێگە بەچوونی کۆمەکی خواردن و دەرمان و ئەمانە بۆ ناو غەزە نییە. ینی بێجگەلەوە خۆش و باسکردیانی نەتەوەی گرتوەکان باس لەواکە تاسە دەیان کەس لە هەڵسوڵ ئەندامان و کارمەندانی ئۆنڕوا کەمە دەستگایەکی سەربەنەتۆگران کاوکاری بە خەڵکی فەڵەستین نەگەێنێ کوژراون لەلایەن ئیسرائیلەوە. من پێم وایە کە هەتا بۆن من ئەو مەسەڵەن پێشگرتنی ئیسرائیل و گرتنی ئەو کەسانەی کە لە کەشتی ئازادیەوەی کە چەند مانگ لەمەوە پێشویستیان بچن ئەو گەماریۆ پشتێنە کوشتێکی ڕەمزی و بێجگەلەوە کەسانێکی کە چوون بۆ ئەوەی کە ئەم تێکپشتێن ئەم با بڵێن حەسارە تێکپشان گەمارەوە ئینە گیراون دەستگیرکە هەتا یەکێک لەوانێکێک لە سوڵانێکی کرێکاری خەڵکی تونسە کە لەم تقریبەن 2 ڕۆژی ڕابردووە ئازاد کراوە. یعنی ئەگەر حەسار لەسەر غەزە نییە، ئەگەر گەمارە لەسەر غەزە نییە، ئەمانە بێ زۆر ئاسایی وەربگیرێت. بۆچی مەسەلەن ئیسرائیل ناڕەحەتە بەوە؟ یعنی من پێم وایە بەدەیان دلیل وە هەتا کات گەگەشتۆتە ئەوەی کە میدیاکانی بۆرژوازی غەرب خۆی کە تا دوێنێ دیفاعیان لە ئیسرائیلە کردو، بەشێک لە ڕۆژنامە نووسەکانی کە دیفاعیان لە ئیسرائیلە کرد ئەیان و ئیسرائیل حەقی هەیە بێ چەند و چوون دیفاع لە خۆی بکاتوە تا حەماسیان بۆ ینی هەموو فۆکەسەکان لەسەر حەماس بوو. ئایا حەماس ترۆریستە یانە و حەماس 7 ئۆکتۆبەری کردووە؟ ئێستا ئەوانش بە جۆرێ بەیانەوە تۆ کە حەقەتەکەی مەجالیتیانێ ئەوانش کەڵێن لە غەزا برسیکردنی ئەقەزین بووە. ئەمەی کە چەند مەسەن حەماس باڵین وە بەرهێنانی ڕاگەاندنەکان لەمە حتمما ئەوژەوێت سوود لەمەوە بگرێ، بەڵام من ئەمە حەقیقەتێکە کە ناتوانی لە ژێر ناوی ئەوەی کە حەماس هەوڵا سوودی لەوە بگرێ ئەمە پەردەپۆش بکەی و دیعایەکانی ئیسرائیل بۆی کە خەڵکیان برسی نەکردووە. ئەمە دیعایەکی پوچەوە UN ئەڵێ بە هەزاران لۆری کە خۆراکی تیان لەسەر سنوورین کراوە ڕێگەی پێنادرێت.